لەگەڵەوەی هێزی پێشمەرگە بە درێژایی زیاتر لە 1000 کیلۆمەتر لە شەڕدایە لەگەڵ چەکدارانی داعش، بەڵام عێراق کە خاوەن دەوڵەتێکی گەورە و سوپایەکی زەبەلاحە بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش چاوی لە دەستی پێشمەرگەیە. لە دوایین لێدوانیدا سەرۆکی ئەنجومەنی پارێزگای ئەنبار ڕایگەیاند داوایان لە پێشمەرگە کردووە بەشداری لە کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای ئەنباردا بکات. والله احنا طلبنا من قيادة قوات البيشمركة ئێمە داوامان لە بەرپرسانی هێزی پێشمەرگە کردووە بەشداری بکەن لە کۆنتڕۆڵکردنەوەی ئەنبار، چونکە دەبێت هەماهەنگی هەبێت لە نێوان هەرێمی کوردستان و پارێزگای ئەنبار. سەبارەت بەو داواکاریەی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای ئەنبار بۆ بەشداریکردنی پێشمەرگە لە کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگاکەدا، ئەمینداری وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاند پێویستە ئەو داواکاریە بە فەرمی بکرێت و پەرلەمانی کوردستان و سەرۆکی هەرێم ڕەزامەندی لەسەر بڕیارەکە دەرببڕن، بەڵام لە ئەگەری بڕیارێکی لەو شێوەیەدا مەرجی پێشمەرگەی ڕانەگەیاند بۆ شەڕێکی لەو شێوەیە. بەشداریکردنی هێزی پێشمەرگە ئەبێت لە ڕێی داواکاری فەرمی بۆ حکوومەتی هەرێم بۆ پەرلەمان بڕیار بدە دوای جەنابی سەرۆکی هەرێم وەکو فەرماندەی گشتی ئەو ڕەزامەند بێ. هەرچەندە ڕەوانەکردنی هێزی پێشمەرگە بۆ دەرەوەی سنووری هەرێمی کوردستان پێویستی بە بڕیاری پەرلەمانی کوردستان هەیە، بەڵام ئەندامێکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان دەڵێ هەرگیز لەگەڵ بڕیارێکی لەو شێوەیەدا نین پێشمەرگە بەشداری شەڕی ئەنبار بکات، چونکە چەندین ساڵە داواکاریەکانی پێشمەرگە لەلایەن بەغدادەوە جێبەجێ نەکراوە. پێمان باشە بە هیچ جۆرێک لە سنووری دەرەوەی کوردستان و ئیدارەی هەرێم هێزی پێشمەرگەی کوردستان بەشداریکردنەوەی هیچ ناوچێکی عەرەبی نەکات، چونکە کێشەی لێ دەکەوێتەوە جگەل لەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان لە 2007ەوە کە بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراقی بە هیچ جۆرێک دەوڵەتی عێراقی فیدراڵ دەعمی نەکردووە. جگە لە داواکاریەکەی پارێزگاری ئەنبار حکوومەتی عێراق بە فەرمی داوای لە هەرێمی کوردستان کردووە پێشمەرگە بەشداری کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بکات، بۆ ئەو مەبەستەش لیژنەیەکی هاوبەش لە نێوان هەرێم و بەغداد پێکهێنراوە و بۆ چۆنێتی بەشداریکردنی پێشمەرگە لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا. بابانە نوێرێن ئاڕتی سلێمانی.